پەیوەندی نێوان کورد و ئیسرائیل ئەو پەیوەندی لە کتێبە مێژوویەکان و ژیاننامەی سەرکردەکانی شۆڕش و وڵاتانی دراوسێدا هەیە و بەدڵنیاییەوە باس لە بوونی دەکرێت، بەڵام لە سەرزاری بەرپرسانی هەرێمەوە بە فەرمی ڕەت دەکرێتەوە. بەشێک لە نەتەوەپەرستانی عەرەب قەوارەی هەرێمی کوردستان بە ئیسرائیلێکی دیکە لە ناوچەکە ناو دەبەن، بەوەی قەوارەیەکی نامۆی لە ناو کۆمەڵێک دەوڵەتی نەیاردا با چاوپۆشیکردن لەوەی ئیسرائیل خاکێکی داگیرکراوە لەلایەن جوولەکەکانەوە و هەرێمی کوردستانیش خاکی باو و باپیرانی کوردە و لەلایەن دەوڵەتانی ناوچەکەوە دابەشکراوە. خەڵک دەپرسێت بوونی پەیوەندی سیاسی و دیبلۆماسی لە نێوان سەرانی کورد و ئیسرائیل لە ئێستادا یان لە ڕابردوو لە سەردەسی سەرکردە شۆڕژگێڕەکان چ سوودێکی بەدۆزی ڕەوای کوردستان گەیاندووە. ئێستاشدا سەرەڕای ڕەتکردنەوەی لەلایەن حکوومەتی هەرێم، وڵاتانی دراوسێ بە تایبەت هەریەکە لە تورکیا و ئێران و بەشێک لە سەرکردە عیراقیەکان جەخت لە بوونی ئەو پەیوەندیانە دەکەنەوە. دوای کۆتاییاتنی ڕاپرسی لە سەر ڕیفراندۆمەکەی هەرێم کە لە 25 ئەیلولی ساڵی 2017دا ئەنجامدرا و زیانی زۆری بە دۆزی نەتەوەی کورد و خەواری هەرێم گەیاند، بووە هۆی لە دەستدانی زیاتر لە نیوەی خاکی هەرێمی کوردستان. لە لێدوانێکی تەلەڤیزۆنیدا ڕەجەب تەیب ئەردۆغان سەرەڕای سوکاتیکردن بە بەرپرسانی هەرێم و دەکاتە سەرۆکی ئەو کاتی هەرێم و دەڵێت ئایا ئیسرائیل پارێزگاریت لێ دەکات؟ دەشڵێت باکووری عێراق چی لە ئیسرائیل دەزەکەوێت؟ ئێوە لە سیاسەت نازان و تەنها بە دوایی هەواڵێکدا دەگەڕێن لەبارەی دامەزراندنی دەوڵەتەوە. ئەردۆغان دەڵێت لە ساتێکدا بەلوعەکە دەگرینەوە و هەموو شتێک کۆتایی پێدێت، ئەو کات چۆن دەستان بە ئیسرائیل دەگات. لەلاکی دیکەوە بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێران چەندین جار ئاماژان بە پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و ئیسرائیل کردو و تەنانەت باس لە بوونی تیمی تایبەتی ئیسرائیل دەکەن لە ناو هەرێمی کوردستان. بەمهۆیە هەرێمی کوردستان ڕۆبەڕووی هەڕەشە و مەترسی ئەمنی بووەتەوە و لە سیانزەی ئازاری ئەمساڵیشدا ماڵی وەبەرهێنەرێکی نزیک لە پارتی و خاوەنی کۆمپانیای کار کە لە بواری وەبەرهێنانی نەوتدا کار دەکات لەلایەن سوپای پازارانی ئێرانەوە بۆردومان کە با پاسابی بوونی تیمێکی ئیسرائیلی لەو ماڵەدا. ناڕەزایەتی یاریەکە لە ئێران و تورکیا لە بوونی پەیوەندی گریمانەی نێوان هەرێم و ئیسرائیل ئەگەرچی مەترسی لەسەر هەرێمی کوردستان دروست دەکات، بیانوو دەداتە دەست ئەو دوو وڵاتە بۆ پەلاماردان و پێشێلکردنی سەروەری خاکەکەی وەک بەشێک لە عێراق هاوکات هیچ سوودێکی با وڵاتیانی هەرێمی کوردستان نەگەیاندووە و جگەل لە چەند لێدوانێکی بێکردار ئیسرائیل هیچ پشتیوانیەکی لە هەرێمی کوردستان و قەوارەکەی نەکردووە. ئەمەش لە کاتێکدا هەریەکە لە ئێران و تورکیا تاکە دەرچەی هەرێمی کوردستانن بە دنیای دەرەوە بۆ ناردنە دەرەوەی نەوت و غاز وەکو دوو سەرچاوی گرنگ و سەرەکی داهات بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو ئابووریە سەربەخۆیی بەرپرسانی حکوومەتی هەرێم چەند ساڵێکە بانگەشەی بۆ دەکەن. جگەلەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە 26 حوزەیرانی ئەمساڵ یاسای با تاوان ناساندنی یاساییکردنەوەی پەیوەندی لەگەڵ ئیسرائیل پەسەند کرد کە یاساکە هەرێمی کوردستانیش دەگرێتەوە. کورد و ئەزموونەکەی ئەگەر پەیوەندیەکیشی لەگەڵ ئیسرائیل هەبوو بێت تا ئێستا بە زیان بۆی شکاوەتەوە و ئەوە قەواری جوولەکە میلەتێکی ستەمدیدەی وەکو کوردی بۆ بەرژەوەندی خۆی و مەلملانەکانی لە ناوچەکە بەکارهێناوە.